دوای ئەوەی کە ڕاوێژمان کرد لەگەڵ پارێزگار و ئیدارە سەربەخۆکان بۆ ئەوەی کە پێداچوونەوەیەک بە ڕێوشوێنەکان بکەین و دوای ئەوەی کە چەند جارێک لەلایەن وەزارەتی تەندروستیەوە بانگەواز کرا و ڕاگەیاندن بڵاو کرایەوە کە مەترسی ڤایرۆسی کۆڕۆنا ڕۆژ بە ڕۆژ لە زیادبوونە، بۆیە ئەو بڕیارەی کە دوێنێ شەودرا مەبەستی لێ ئەوە بوو پێداچوونەوە بە تەواوی ئەو پرۆسەی کە تا ئێستا جێبەجێ کراوە و ئەو هەنگاوانەی کە هاوێژراون لە لایەن وەزارەتە پەیوەنددارەکان لەگەڵ ژووری ئۆپەراسیۆن لە ئاستی پارێزگا و ئیدارە سەربەخۆکان هەڵسەنگاندنێکی بکەین بزانین ئێمە لە کوێی قۆناغەکەین و چه پێویستە زیاد بکرێت لەکوێ کەم و کورتێک هەیە ئەو کەم و کورتیانە پڕ بکرێتەوە. ئەم 48 ساعتەی دوایی بۆ ئەوە بوو نەفەسێک بدەین بە ژووری ئۆپەراسیۆنەکان، چونکە فشارێکی یەکجار زۆر لەسەر ئیدارەی پارێزگا و ئیدارە سەربەخۆکان هەیە، لەسەر تیمەکانی تەندروستی هەیە، لەسەر تیمەکانی مەیدانی دەستگا ئەمنی و پۆلیس و پێشمەرگە هەیە. بۆ ئەوەی نەفەسێک بدەین بەو خەڵکە پێداچوونەوەیەک بەو ڕێکارانە بکەن، بۆ ئەوەی باشتر بتوانین خزمەتی هاوڵاتیانی خۆمان بکەین. بەڵام بەڕێزان، مەترسیەکە گەورەترە لەوەی کە ئێوە تەوەقعی دەکەن. تکامان وایە هاوکاریمان بکەن. ئێمە هیچ مەبەستێک لە پەنای ئەوە نییە. ئێمە چ مەبەستێک دەبێتن؟ قوتی خەڵک، سەرچاوەی داهاتی حکوومەت، ئاڵوگۆڕی بازرگانی، جموجۆڵی بازرگانی، هاتوچۆی خەڵک بۆ قوتابخانە، بۆ دەوام، بۆ سەر کارگەکان، بۆ سەر پەلەوەرگەکان، بۆ ناو کشت و کاڵیان، بۆ ناو مەزرعە. یعنی ئێمە چه سوودێک دەبین وەکو حکوومەتی هەرێمی کوردستان؟ زەرەرمەندی سەرەکی لەو هەموو ئەو پرۆسەیە حەز دەکەم بزانن حکوومەتی هەرێمی کوردستانە. بەڵام ئێمە هەروەکو پێشتر گوتومانە لە بینی دوو هەڵبژار دەبووینە. ئایا ئێمە تەندروستی سەلامەتی کۆمەڵگا بپارێزین یاخود داهات و جموجۆڵی بازرگانی و ئەو سێکتەرانەی تری ژیان بپارێزین؟ ئێمە قوربانیمان بە بڕگەی دووەم داوە. ئەم ڕێکارانە ڕێکاری پێویست و گرنگن و ڕێکاری ئەوەن کە بتوانین هێشتان حالەتی شاراوە، حالەتی بزر بدۆزینەوە و لێرەدا هەم دەستگاکانی ڕاگەیاندن هەم هاوڵاتیان بەگشتی سەرچاوەی سەرەکی ڕێگەگرتن دەبن و دڵنیا بن لەوەی کە حالەتێکە گوماناویە و لە پێشمانەکە خوا نەخواستە تەشەنە بکە. ئەمە هەواڵێکی مەترسیدارەکە کاتێک بزانینەوە حالەتێکی زۆر لە ناکاوە با دەبێ هاوشێوەی وڵاتە پێشکەوتەکان کە پێڕانەگەیشتن زوو ئیجرعات بکەن، پێڕانەگەیشتن بۆی کە هەوڵاتی ئەخربنەوە ئێستا تەنها سەرقاڵی ژماردنی نەخۆش و هەروها ژماردنی ڕێژەی مردنەکانن. تەنانەت گەیشتونەتەوەی کە بزانن لە حالەتەکانیشان هەیە لە شوێنەکان لە ماڵەکانیان دادنێن خەریکی دەستنیشانکردن نین، ئەوەندەی خەریکی چارەسەرکردن و کەمکردنەوەی ڕێژەی مردنن. بۆیە ڕجا دەکەین هیوادارین هەرێمی کوردستان هەم پێشەنگ بمینێتەوە، کۆنتڕۆل بێت، تکامان وایە کە خۆپارێزی بکەن و ئەوانی تریش هەموو لایەنە پەیوەنددارەکان بە تایبەتی وەزارەتی ناوخۆ، پارێزگارە بەڕێزەکان و ئیدارە سەربەخۆکان ڕێکاری پێویست بۆ ئەم پێداویستیانەیە کە بەڕێز جەنابی وەزیری ناوخۆ تازە ڕایگەیان بۆ کار و یان بۆ گوزەرانی هاوڵاتیان بە تایبەتی لە خۆراک و خواردن و سەوزەوات و فڕن و سەمون و ئەوانە هەمووی ڕێک دەخرێت. بەڕێزان نەخۆشەکان ئێستا دەبینن کە لە حالەتی باشیدان